خۆش باوەڕی خەڵکێکی زۆر ئیستیغلالی ئەم بوارە دەکا خەڵکێک هەیە خۆش باوەڕە زوو قەناعەتی بۆ دروست دەوێت دواترش ئەوان دەڵێن تەماییە مە مامەڵەیەکی یاسایی ئینفۆگرافیکێکمانەیە بەڵام من دەمەوێت سەرەتا لەگەڵ میوانەکەم قسە لەسەر سزا بکەم کە دەڵێن سزاکان لاوازن دکتۆر محەممەد سەباح پسپۆڕی یاسای سزاکان دکتۆر جان بەخێر بیت حەز دەکەم بە جوانی بۆ ماشیکەیتەوە دکتۆر جان فەرموو ئەلێرە بوەستێت بۆ ماشیکەیتەوە ینی جێبیستی بەشێک لە قوربانیەکان بووی من دەڵێم قوربانی هەرچەندە خەڵکێک دەڵێ نەخێر قوربانی نییە ئەمە مامەڵەی کردووە بەڵێن سکاڵە تۆمار ناکەی پێ دوایە هۆکار چێ سکاڵە تۆمار ناکەی زۆر سپاس بۆ بەڕێستان بۆ ئەم دەرفەتە و سڵاو لە جناب بێت و سڵاو لە بینەرانش بێگومان ئەوەی کە ئەم ڕووداوی کە جەنابەت ئەمڕۆ باست کرد و تش خستە سەریەوە ئەچێتە ناو قالبی تاوانی فێڵکردن کە جەنابەت مادەکانت لەسەر شاشەدا باس پێشانیان دەیتەوە لێرەدا پێش هەموو شتێکەوە ئەم جۆرە تاوانانە هەموو کەسێک ناتوانێت ئەنجامی بدات عادەتەن ئەم جۆرە کەسانی کە ئەم جۆرە تاوانە ئەنجام دەدەنەوە پێیان ئەوترێتەوە پیاوانی متمانە بۆچکە ئەم جۆرە کەسانە ئینسانێکی زیرەکن یەکەمی شت و عادەتەن ئەم جۆرە کەسانە شوێنی متمانە و یان جێگەی متمانەی نێو کۆمەڵگان تۆ دەڵێ زیرەکن یعنی کەسێک فێر لە خەڵک بکە زیرەکە دکتۆر زیرەکی مەقسەدەکەم لەوەدایە عەقڵی خۆی دەهای خۆی بۆ ئەم بەبەستە بەکارهێنێت واتە ئەم جۆرە تاوانە هێزی تیادیان نییە یعنی زیرەکن لە فێڵکردن بڵێ زیرەکن لە فێڵکردن بۆ چکە ئەمان ئەسڵەن پێش هەموو شتێکەوە کار لە چیەکەن کار لەسەر ئەو متمانەیەکەن ساوەی خەڵک بڵێ وا ئەکەنەوە ئەو یەکەمی شت متمانە پەیدا بکەنەوە لە لای خەڵکە دوای ئەو متمانەیە ئەقۆزنەوە بۆ بەرژەوەندی خۆیان ئەم کەسێک کە ئەمڕۆ بجەنابەت باست کردوتەوە بە ناوی فەقیه حەسەنە ئەم کەسە وا دیارە لە ناو دەڤەرەکەی خۆیدا ناو کۆمەڵگاکەی خۆیدا لە ناو شارەکەی خۆیدا پێگەیەکی کۆمەڵایەتی باشی پەیدا کردووە جێگای متمانی خەڵکە نەکە من ئەگەر کەسێک ئەوە متمانم پێ نەبێت هەشتی خراپیان نەبینیوە زۆر باشە دکتۆر بابی بەس ئەو نقطەیە ئەلێرەدا ئەمە ئەڵێنەوە باشە ئەمە لەم حاڵەتەدا متمانەکەی ئەم خەڵکی کۆستێتەوە بە بەرژەوەندی خۆی ئایا ئەمە بە تاوان لە قەڵەمە درێت بەڵێ بەڵێ چونکە یەکێک لە ڕێگاکانی تاوانی فێڵکردن فریودانی خەڵک ئیستیغلالکردنی ئەو پێگەیە کە کەسەکە هەیەی زۆر باشە بابەی لەسەر سزاکان تاوانی فێڵکردن یاسای سزادانی عێراقی مادەکان 459 56 56 هەموو یەکە سزاکەی نابێگومان خۆی 56 لە هەمووی زیاترە چەندەست 56 حتاکم ئەڕوات بەڵام مشکلەکە لەوە دای لە جونحە ئەمێنێت خوا چەندە دکتۆر 56 5 ساڵ تەجاوز ناکە باشە کاکە 5 ساڵ سەیریکە بەڕێزانم کابراەک 5 میلیۆن دۆلاری ئەمریکی خەڵک دەخوە ینی 5 ساڵ حکم دەدرێت بەشێکی زۆر لە خەڵک دەڵێ کاکەوانی پسپۆڕی یاساین دەڵێ ئەم سزایە زۆر سووکە 5 میلیۆن دۆلار ئەوە ئاخر سزا ئەگەر لەسەری ئیسپات بێت فێڵە سەدان سکاڵای هەبێت لەسەر 5 ساڵ حکم دەدرێت ئەگەر بە کەفالەتیش ئازار نەکرێ وەکەوەی ئێستا دەبیندرێ 5 ساڵ لە بەرامبەر 5 میلیۆن دۆلار هەیە ئامادەیەوە ئەو شتە بکە حتمما ئەمە ئەوەش بووە لە ناو کۆمەڵگەی کوردە باشە مادەی 456 بڕگەی یەکەم سزادان بە بەندکردن 5 ساڵەکەی ئەمە بەکارهێنان ناکات یان حەدی قساکەی 5 ساڵ 5 ساڵ تۆ پێت وایە سزاکە لاواز ئەکید لاوازە ئەم یاسا لە ساڵی 1969 داڕێژراوە بەس ئەمە بۆەوەمان لەبیر نەچێ ئێستا لەوانەیە دادوەرەی بەڕێز جێ لە ئێمە بێ بڵێ بەخوا ئەو کامەرانش قسەی سیر دەکە کاکەەوە بۆ یەک کەیس 5 ساڵە ئەگەر بەیان کەیس ئەکید ئەو وەختامە پێی ئەوترێتەوە ئەمە سیستەمێکمانەیە لە ناو قانونی عقوباتدا لە ناو یاسای سزاکاندا پێی ئەوترێتەوە تەعەدودی جەڕائم واتە چەند ڕەفتارت ئەنجام داوە چەند کەست فێڵت لە چەند کەس کردوێتەوە چەند کەست فریوداوە بێگومان ئەوانە داوا لەسەر تۆمارەکرێتەوە و ئەو وەختەش هەموو داواکان یەکەیەکە ئەبێتن دادگا وەربگرێتەوە و بە پێی ژماری داواەکەی بەڵگەنامەی بوونی قەرزیان دەستکاریکردنی سامانەیەک حکمی سزای بەندکردن لە نێوان 3 مانگ بۆ 5 ساڵ بەو شێوەیە باشە پێم بڵێ ئەو کەسانەی کە ئێستا ئەم کارە دەکەن تاوانبارن تۆ دەڵێیت تاوانبار بەڵام بۆ ئازاد دەبن تاوانبار دەبێ ئازاد ببێت ئەو مشکلەکە لە تاوانەکانی جونحە کە تەجاوزی حکومەکەی لە ناو قانونی عقوبات دەکە 5 ساڵ تەجاوز ناکات
ئەکرێتن دادگا ئەگەر شخصەکە کەفیل بێنێت متمانە بداتە دادگا کە ڕاناکات و هەرچی کاتێکش دادگا داوای بکاتەوە بێتن لە پێش دادگا ڕابوەستێت ئەو وەختە ئەکرێتەوە بەڵێ ئازاد بکرێتن بە کەفالەت. دکتۆر محەممەد بەڵام تەواوکردنی یعنی ئازادکردن بە کەفالەت کۆتایی هاتن بە داواکەدا نییە. دانی هێشتا ماوە ئەمێنێتەوە چونکە بۆ ئەو هێشتا ئەو لە قۆناغی لێکۆڵینەوەیە چکە هێشتا قۆناغی دوومشماتەوە دوای قۆناغیکردن شێ. باشە دکتۆر محەممەد سەباح سپۆر یاسای سزاکان زۆر سپاس دەکەین کاتی خۆت بە ئێمەدا.